زۆر لە یەک نێزیکبوونی ئەنجامی هەڵبژارنەکانی پەرلەمانی عێراقی بۆ هەندێک کەس جێگای خۆشی بوو، بۆ هەندێکی دیکە جێگای ناومێدی بوو. لەبەر ئەوەی هیچ کوتلەیەکی سیاسی زۆرینەیەکی کورسیەکانی بەدەست نەهێناوە، ئەوبەندی ئەلعێراقیەی سەرۆکوەزیری پێشوای عەلاوی کە زۆرینەی کورسیەکانی بردوێتەوە یەکەم کەس دەبێت بۆ هەڵدانی پێکردنی حکوومەتی داهاتوو. عەلاوی داوای لە عێراقیەکان کرد بەرەو پێشەوە هەنگاو بنێن. زۆر لەو باوەڕەدام کە هەتا نەگەینە بیر و باوەڕی هاوبەشکردن لە عێراقدا ئەوە تەناهی نایەتە گۆڕێ بە هاوبەشکردنیش مەبەستم لە هاوبەشی تەواو هەیە کە تیایدا هیچ جیاوازیەک لە نێوان کورد و عەرەبی سونی و شیعی و موسڵمان و ناموسڵماندا نەبێت. سەرۆکوەزیری عێراقی نووری مالکی هەمان داواکاری دەکات تەنانەت لەو کاتێکە سکاڵای لە ئەنجامەکان هەیە. هەردووچیان شیعەن، بەڵام هاوبەندیە لە عێراقی عەلاوی زۆر دەنجی لە کەمینەی سونیەکان وەدەستێناوە. کەنێت پۆڵاک شارەزای ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ئینستیتووی بروکینگز دەڵێ سونیەکان دەنگیان بۆدا چونکە هەستیان دەکرد ئەو دەبێت بەو شیعایی کە هەرچۆنێک بێت بەرژەوەندەکانیان دەپارێزێت و ئەو کەسەی کە بە یەکسانی لەسەر ئاستی فرەلایەنی عێراق ڕۆڵ دەبینێت و پێم وایە کەسانێکی زۆر دەنگیان بۆداوە چونکە حەزیان لە جۆرێک ئاراستەیە کە عێراقی پیا بڕات بە چەشنێک دابەشبوونی کۆنی سیاسی ڕابردوو وەلانێن و لەبری ئەوە سنجی بخەنە سەر پێشکەوتنی عێراق. ئەگەر عەلاوی نەتوانێت حکوومەتێکی هاوبەندی پێک بهێنێت ئەوە بۆی هەیە مالکی حکوومەتەکە پێک بهێنێت. ئەگەر هەوڵەکەی عەلاوی سەر نەگرێ ئەوە سەرۆک تاڵەبانی ڕێبەری کوتلەیەکی دیکەی سیاسی هەڵدەبژێرێ. شارەزایان دەڵێن مالکی لەوانەیە پشتیوانی لە هاوبەندیەکی دیکەی شیعە و هەروەش لە کوردەکان بەدەست بهێنێت. هێنری بارکی شارەزای لەسەر کوردان لە دەستگای کارنەگەی ئینداومەند بۆ ئاشتی نێونەتەوەیی دەڵێ کورد بە تایبەتی نێگرانن کەوا سەرۆکی عێراق تاڵەبانی کە کوردە لەوانەیە لە دەسەڵات لا ببرێ. سەرۆک تاڵەبانی کەسێکی یەگرت و خواز بووە، هەموو لایەنێکیش بە کورد و شیعە و سونەوە دەڵێن ئەو کارێکی باشی کردووە و ئەگەر لەم قۆناغەدا ئەو پۆستە لە کورد بسەندرێتەوە ئەوە ڕەنگە نیشانی ئەوە بدات کە کوردەکان جێگەیان لە عێراقدا نییە یا جارێکی تر بیان باتەوە ئاستێکی فەرامۆشکراو. کاربەستانی ئەمریکایی دەڵێن هەڵبژاردنەکان نمونەیە کە پێویستە لە سەرتاپای خۆرهەڵاتی ناوەڕاست پەیرەوی بکرێ. دەنگدانەکەی عێراق لەلایەن حکوومەتە دراوسەکانیەوە زۆر بە وردی چاودێری دەکرا وەک ئێران کەوا هەوڵی نفوزی خۆی دەدات. براین کاتلیس دەڵێ هەموو دراوسەکانی عێراق بە جۆرێک ڕۆڵیان بینیوە و تا ڕادەیەکی زۆر ئەم هەڵبژاردنە سەبارەتە بە ئایندەی خۆرهەڵاتی ناوەڕاست و ئاخۆ عێراق زیاتر لە تاران نزیک دەبێتەوە یان حکوومەتی نوێ تێکەڵ دەبێتەوە لەگەڵ هەموو دراوسەکانیدا. شارەزایان دەڵێن دەگەڵ ئەوەی سازکردنی هاوپەیمانی وێ دەچێت درێژە بخایەنێت لەوانەیە بۆ حکوومەتی مالکی سەخت بێ کە لە دەمی حکوومەتێکی کاتیدا فەرمانڕەوایی بکات ئەوەش لەوانەیە دەرگای توندوتیژی زۆرتر بکاتەوە. سەرۆکوەزیران ڕۆڵێکی سیاسی دەبینێت و هەموو هەنگاوەکانیشی لەلایەن لایەنەکانی تری گۆڕەپانەکەەوە بەوەلێک دەدرێتەوە کە هەوڵی کاریگەری سیاسی بدات لە پێکهێنانی حکوومەتدا. هەرکە پرۆسەی پێکەنانی حکوومەت ئاشکرا دەکرێن وڵاتی یەکگرتوەکان هەر لەسەر بەڵێنی خۆیەتی بۆ کشانەوەی نیوەی سەربازەکانی تاکۆتایی مانجیهشت. ئەمە راپۆرتێک بوو لە بەشی کوردی دەنجی ئەمریکا.